کێشە خێزانەکان با بەراورد بۆ یاسایانی هەن بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی چارەسەرکردنیان ئەستەما. گۆڕانکاری و زیادبوونی کێشەکان وایان کردووە ئەو یاسانی لە ساڵی 2011 بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دەرکراون نەتوانێت چارەسەری کێشەکانی پێ بکرێت. یاساکان کەم و کورتیان تێدایە، بەڵام هەموار ناکرێنەوە. هۆکارەکەشی گرنگیدانە بە ڕەوشی سیاسی و ئابووری هەرێم و وەلانانی پرسی خێزانی و لە نێویاندا ژنان. کیژە محەممەد پارێزەر لە دادگای سلێمانی دەربارەی ڕۆڵی خێزان دەڵێت. خێزان ئەرکێکی گرنگی هەیە لە پەروەردەکردنی تاکی تەندروستدا. ئەرکی گواستنەوەی کللتور و فکرە، بۆیە دەبێت هۆشیارانە ئەو ئەرکە جێبەجێ بکەن. کیژە محەممەد هۆکاری سەرەکی پێشەلکردنی مافی ژنانی بۆ بەخێوکردنی پیاوان وەک ئەوەی خاوەن دەسەڵات بن دەگەڕێنێتەوە. دەژڵێت با جۆرێک لە هەزری پیاوان چەسپاوە کە ژنان نابێت جەنگ بەرز بکەنەوە و داوای ماف بکەن. خێزان دامەزراوەیەکی بنەڕەتیە لە کۆمەڵگەیە کە تێیدا ئەم خێزانە تاکبکان و ئەنجامەکانی بە پەیوەندیەکی خوێنی بەیەکەوە بەستراونەتەوە، خۆشەویستی و ڕێز و ئەرک و بەرپرسیارەتێکی هاوبەش بەیەکیانەوە ئەبەستێتەوە. خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لە پەروەردەکردنی تاکەکان لە کۆمەڵگە لەبەر ئەوەی ئەرکی خێزان نەقڵکردنی جابوونەریتە لە خۆیەوە بۆ ئەو نەوانەی کە بەدوایەت و بۆ تاکەکان و ئەندامەکانی تری خێزانەکەی. لەبەر ئەوە خێزانەکان ئەبێ زۆر هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەم گواستنەوەی دابوونەریتیا بکەن لە خۆیانەوە بۆ تاکەکانی کۆمەڵگا و بەراوردێکی تەواو بکەن لە بینی ئەو دابوونەریتی کە جێبەجێ ئەکەن لەگەڵ یاستا و شەرعەکانە، چونکە زۆر جار دابوونەریتێک بە شێوەیەکی بەردەوام تاکەکان و خێزانەکان خۆیان پێوە گرتووە کە لە ڕاستیە هیچ بنەمایەکی یاسایی و شەرعی نییە. بەنمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵەکانی ڕابردوو کارکردنی ئافرەت لە دەرەوە ڕێگە پێنەدراو بووە، بە پۆی دابوونەریت ڕێگە پێنەدراو بووە، گەرنا نە لە ڕووی شەرعی نە لە ڕووی یاساییەوە هیچ ڕێگرێک لە ئافرەت نەکراوە کە کار بکە. کاتێک کە تۆ گەشەکردن و پێشکەوتن لە مەجالەکانی تری کۆمەڵگایە ئەبینیت وای لێت ئەم گەشەکردنە ئەم پێشکەوتنە شۆڕ ئەبێتەوە بۆ کایەکانی تری کۆمەڵگا، وەکو تاکێکی کۆمەڵگا ئافرەت بەشێکە لە تاکەکانی کۆمەڵگا وای فراوان ئەبێت. کاتێک وای فراوان ئەبێ مە ئەفرەتە تێئگالەوەی کە کۆمەڵێک ماف و ئەرکی لەسەر شانە. ئەرکەکانی پێ ئەکرێ بەڵام لە بەرامبەر مافەکانی خۆی وەرناگرێت. تێئگالەوەی کە مافێک هەیە یاسا پارێزگاری لێ ئەکا، مافێک هەیە شەرع ئەم مافەی پێیاوە. ئەوێت ببێ بە خاوەنی ئەم مافەی خۆی. لەو کاتەیە کاتێک داوای مافەکەی خۆی ئەکات، جا لە ناو خێزانەکەیە بێت کە باوکو و براکانی ئەگرێتەوە، یاخود لەو کاتەوەی کە ئەچێتە پرۆسەیەکی هاوسەرگیری داوای مافەکانی خۆی لە هاوسەرەکەی بکە، سەرەکی جۆرە گرژیەک دروست ئەبێت. ئەم گرژیە لەوە سەرچاواگرێت کە پیاوان لە کۆمەڵگەی کوردیە پێیان وایە کە دەسەڵات و هێز و توانە لای ئەوانە بەم شێوەیە پەروەردەکراون، بەم شێوەیە لە مێشکانە چەسپیوە کە بەهێز و دەسەڵات لای ئەوان بێ. ڕەنگە زەحمەت بێت لەوە تێبگا کە ئافرەتێکیش ئەکرێ مافی ئەبێ، ئافرەتێکیش ئەتوانێت جەنگی بەرزکاتەوە و داوای مافی خۆی بکە. لەم کاتەیە کاتێک ئافرەتێک داوای مافەکانی خۆی ئەکا، گرژی دروست ئەبێت، توندوتیژی بەرامبەر ئەکرێ بە هەموو جۆرەکانیەوە کە لە یاسای ژمارە 8 ساڵی 2011 هەموو جۆرەکانی توندوتیژی بەرامبەر بە خێزان دەستنیشان کراوە کە پێویستە سەرەتا وەکو ناساندنێک بۆ توندوتیژی باس لەوە بکەین. توندوتیژی بریتە لە هەر زەرەرێک کەسێک هەڵئەستێ بە گەیاندنی ئەم زەرەرە بە کەسێک کە پەیوەندیەکی هاوسەرگیری یاخود خزمایەتی کۆیان ئەکاتەوە، ئەکرێ ئەم زەرەرە ئەم زیانی کە پێ ئێگەێنێ زیانێکی معنەوی بێ و هەنێک جاریش زیانێکی جەستەدیە و هەنێک جاریش زیانی سێکسی پێ ئەگەێنێت. خێزان حورمەتێکی خۆی هەیە لە ناو کۆمەڵگا، پێگەیەکی گەورە و گرنگی هەیە. دادگایەکی تایبەتمەند تایبەت کراوە ببینین ئەو کێشانی کە پەیوەندی بە کێشەی خێزانیەوە هەیە، واتە لە نێوان ئەو کەسانەیان ڕوئەیە کە پەیوەندیەکی هاوسەریەتی کۆیان ئەکاتەوە یاخود خزمایەتی تا دەرەجە 4 کۆیان ئەکاتەوە. واتە ئەم توندوتیژە کاتێک بەرامبەر ئافرەتێک ئەکرێت کە لەم جۆرانە بێت، ئەوە دادگای توندوتیژی خێزانی تایبەتمەندە ببینینی ئەو جۆرە کەیسانە. بێگومان هەموو یاستایەک لە زەرورێتێکی حتمیەوە سەر هەڵەیە، هەڵبەتە گرفتێک کێشەیەک لە شوێنێک دروست ئەبێت ڕوئەیە پەرلەمانی وەکو سوڵتەیەکی تەشریعی ئەو دەسەڵاتە ئەگرێتە دەست و هەڵەسێ بە دەرکردنی بە کۆمەڵێک یاسا بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتەی کە لە ئارایەیە. بێگومان کاتێک کۆمەڵگا بەرەو گۆڕانکاری ئەڕوات، گۆڕانکاری تیاڕوئەیات ئەکرێت تاوانەکانیش گۆڕانکاریان تیاڕوو. کاتێک ئەم تاوانانە گۆڕانکاریان تیاڕوئەیە، ئەگەر یاستاکان لە شوێنی خۆیان بمێننەوە ناتوانن بەرەنگاری ئەو حاڵەتانە ئەو دیاردانە ببنەوە کە
بە شێوەیەکی تازە و جیاواز سەریان هەڵداوە یاخود یاساکە معالەجەی ئەو حاڵەتەی نەکردووە واتە لەم حاڵەتەیە کاتێک کە ئەو کەیسانی ئەچێتە بەردەم لە کۆڵەرە بەڕێزەکان ئەچێتە بەردەم پارێزەکان درک بەو ئەکەن کە حاڵەتێک ڕوویاوە بەڵام یاسا معالەجەی ئەم حاڵەتی نەکردووە ئەم حاڵەتانە کۆ ئەکرێتەوە وەکو پەیامێک ئاڕاستەی پەرلەمان ئەکرێت بۆ داوای گۆڕانکاریکردن ئەکەن لە مادەکانە داوای گۆڕانکاری ئەکەن یاخود هەنێک جار داوا ئەکەن مادەیەک زیاب بکرێت بۆ یاساکە بێگومان هەموار نەکردنەوە یاخود چارەسەر نەکردنی ئەو حاڵەتانی کە بە پێی یاسا چارەسەری گونجاویان بۆ دانەندراوە هۆکارێک ئەبێت لە هۆکارەکان کە جارێکی تر ئەبێتە هۆی ئەوەی کە تونند و تیژەکان بەرامبەر بە ئافرەتان زیاتر بکە یاخود حاڵەتێک ئەگەر چارەسەر نەکرێت بە پێی یاسا بێگومان چاوترسیەک نەبێ بۆ کەسانی کە تونند و تیژەکە ئەنجامەیەن ڕوو لە زیادبوون ئەکا کە ئەمەش مەترسی گەورە لەسەر کۆمەڵگەجێ ئەهێڵە بێگومان ئەگەر ئێمە بمانەوێت بە تەنیا یاسا معالەجەی حاڵەتێک بکات یاسا بە تەنیا ناتوانێت واتە ئەبێ دامەزراوەکانی چرکە لە حکومت هەن هەوشانی یاسا کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە بنمونە کاتێک کەیسێک تونند و تیژیەک ڕوئەیە بەرامبەر بە ئافرەتێک ئەم ئافرەتە ئەگەر خاوەنی مناڵ بێ یاسا تەنیا لەو کاتەیە بەرپرسیارە حلی کێشەکەی بۆ بکات بەپێی ئەو مادە قانونیانی کە لە بەردەستایەتی معالەجی حاڵەتەکەی بۆ ئەکا ئەوەی ئەمێنێتەوە پێش ئەوەی کە حاڵەتی تونند و تیژیەک ڕووبا پێش ئەوەی تاوانێک ڕووبا ئایا لە کۆمەڵگە چی کراوە بۆ ئەوەی کە ئێمە جهێتێکی تایبەتمان هەبێ بە لێکۆڵینەوە لەو خێزانانەی کە تا ئێستا گرفتەکانیان لە ناو ماڵەکانیان نهێناوەتە دەرەوە ئەو ئافرەتانەی کە دوورە دەستن و نزیک نین لە ناو چۆن ئەڵێ لە ناوەندی شارەکانەوە نزیک نین تا ئێستا دابوونەری تێکزاڵە بەسەریانە کە ناتوانن دەنگ بەرزکەنەوە کەواتە ئێمە جهێتێکمان نییە لێکۆڵینەوە بکات لەوەی کە ئایا ڕۆژی خێزانەکان چۆنە بەرەو کوێ ئەچێت ئایا ئەوەی کە بێجەنگە بەمانە ئەوەیەت کە کێشەی نییە واتە ئێمە لە ئێستا نەقسی جهتێکمان هەیە کە کار بکات بۆ ئەوەی کە ڕۆژی خێزانەکان بە شێوەیەکی گشتی ڕوون کاتەوە بۆ کۆمەلگا ئەو کەم و کوڕیانەی کە هەیە یاخود چی پێویستە بکرێت ئەگەر گرفتێک هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە لە دوای ئەوەی کە ئەم جیهەتە هەبوو کاتێک گرفتەکان ئاڕاستەی دەسەڵاتی تایبەتمەند و دەسەڵاتی دادوەری ئەکات دادوەریش بەپێی ئەوی مادەیاسایانەی کە معالەجی ئەو حاڵەتە کات کە ڕوویاوە کار ئەکات و کێشەکەی بۆ چارەسەر ئەکا لە دوای ئەوە ئێمە جهێتێکی تریشمان نییە بێت لەم هۆکارانە بکۆڵێتەوە ئایا هۆکارەکانی تونند و تیژی چین بەرامبەر بە ئافرەت کاتێک ئەکرێ و ئایا چۆن کار بکرێت لە کۆمەڵگە بۆ کەمکردنەوەی ئەم هۆکارانە واتە ئێمە لە ئێستا کێشەی نەبوونی جهەتی تایبەتمەندمان هەیە بە لێکۆڵینەوە لە کێشەکانی خێزان بەر لەوەی تاوانێک ڕووبا و لە دوای ئەنجامدانی تاوان کاتێک تاوانیان بەرامبەر ئەکرێ جهەتێکمان نییە لێکۆڵینەوە بکات لەوەی کە ئایا ئەم تاوانە ئەنجامدراوە هۆکارەکانی پشتی تاوانەکە چین چۆن ئەبێت دەوڵەت و دەسەڵات و یاسا کار بکە بۆ کەمکردنەوەی ئەم هۆکارانە لا درێژە قسەکانیشیدا کیژانی پارێزەر ئەوەشی ڕوون کردەوە هەموار نەکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی هۆکارە بۆ دووبارە زیادبوونی کێشەی خێزانی و تونند و تیژی زیاتر بەرامبەر بە ژنان بۆیە هەموارکردنەوەیان گرنگی تەواوی هەیە. ئەم پرسیارە ڕەنگە وەڵامەکەی لە ئەو جیهەتە بێت کە داوای هەموارکردنەوەکە ئەکات هەوڵی خۆیان ناوە و داواکەیان بەرز کردوێتەوە بۆ پەرلەمان تاک و چاکسازی لە هەنێک لە مادەکانیا یاخود تعدیل بە یاخود زیادکردنێک بە بۆ یاساکە بکرێ ڕەنگە وەڵامی ئەم پرسیارە لای ئەوان بێت کە بۆچی تا ئێستا ئەم هەموارکردنەوەی نەکراوە ئەگەر نا بێگومان هەموارکردنەوەی یاساکان ضرورەتە چونکە یاسا بۆ تەنظیمکردنی پەیوەندی نێوان تاکەکان دانراوە کاتێک ئەم پەیوەندیانە گۆڕانکاریان بەستەرایەت یاسا بە مادە کۆنەکانی یاخود بە فکرە کۆنەکەی ناتوانێت ئەم پەیوەندیانە ڕێک بخات بێگومان هەموارکردنەوەی یاساکان بەشێکی گرنگە ڕۆڵێکی گرنگ ئەبینێت لە کەمکردنەوەی هەموو تاوانێک بەگشتی و لە نێویشاندا تاوانی تونند و تیژی خێزانی ئەو ڕێگە زانستیانی کە گیراوەتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ڕەنگە بابەتێک نەبێت کە بەتەنیا بتوانیت لەسەر ڕایەکی شخصی چارەسەرێکی پێویست بۆ ئەو تونند و تیژیانە باس بکەیت کە بەرامبەر بە خێزان ئەکرێت بەڵام وەکو ئەزمونێکی پیشەیە کە کارمان لە بوارەکەیە کردووە گرنگترین چارەسەر بڵاوکردنەوەی هزرێکی هۆشیار لە ڕێی سیستەمی پەروەردە بۆ ناو خێزانەکان کە لەوە تێبگەن ئافرەت لە هەوشانی پیاو ئەگەر بە ناوێکی تر بیانهێنین ڕەگەزی نێڕومێ کە بەشێکن لە سروش هەردووکیان نەک بە واتایی کە ئەمە ژنێکە کە تەنیا بۆ کۆمەڵێک چێژی تایبەت لە ڕگەزی بەرامبەرەوە سێری بکرێ بەڵکو وەک ئەو ڕگەزە سێر ئەکرێت کە تاوکەری ڕگەزی یەکەمیانە هاوسەنگی واتە دەتپەروەریەکی
جێندەری بینینەکایەوە بە جۆرێک کە چیتر پیاوان دژی ژنان یاخود ژنان دژی پیاوان بەردەوام لە سەنگەرگرتنان نەبن کار بکرێت بۆ هێنانە دیدەتپەروەریەکی جێندەری لە نێوان هەردوو ڕێگەزەکەیە بڵاوکردنەوەی هۆشیاری لە نێوان خێزانەکان لە ڕێی سیستەمی پەروەردە گرنگترین چارەسەرە لەگەڵ ئەوەی کە ئەو یاسانی کە هەیە و کەم و کوڕیانتیایە بە شێوەیەکی تەندروست و گونجاو لەگەڵ ئەو ڕووداوانەی کە ئەمڕۆ ڕوئێن هاوشانیان بێت لە کاتی هەموارکردنەوەکەیە هاوکار ئەبن لەوەی کە ڕێژەی ئەم تاوانانە کەم بێتەوە. ژنها بەپێی ئەو ئامارانی لە دادگەی لە کۆڵینەوەی توندوتیژی خێزانی دەستی کەوتووە لە 5 مانگی سەرەتای ساڵی 2020دا 650 سکالا تۆمار کراوە، لە 5 مانگی ئەم ساڵیشدا 632 سکالا تۆمار کراوە. هەروەها بەپێی ئامارەکانی نووسینگەیەکی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان لە سلێمانی لە 5 مانگی سەرەتای ساڵی 2020دا 850 سکالا و 5 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1345 سکالا تۆمار کراون. لەم ئامارەوە دەردەکەوێت کە ڕێژەی سکاڵەکان لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکاندا زیادی کردووە با بەراورد بە دادگاکان، چونکە وەک نەقیب سازگار ڕەحیم ئەفسەری لێکۆڵەر لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ئافرەتان لە دۆسیەیەکی پێشوودا باسی کرد کێشەکان لە بەڕێوەبەرایەتیەکاندا با گفتوگۆی کۆمەڵایەتی هەوڵی چارەسەرکردنیان دەدرێت پاشان دەدرێنە دادگا یاخود هەندێک لەو سکاڵایانە با ڕێگەیەکی دیکە لەلایەن خێزانەوە بێدەنگیان لێ دەکرێت کە ئەم ڕێگەیە لە هەندێک حاڵەتدا کوشتنی ژنانی بەدوادادێت.